عليكم السلام. شوني؟ سلامة بيصفاز. صحتك شونه؟ ممنون. سلامة بيصفاز الحمد لله. ممنون صفاز. وجلانيا ما شاء الله. صفاز ممنون. توا قريانا ما؟ والله تقريبا تيسيكك ما؟ أري والله. أو ناوي لك يا أو أصبع. أو بخوي أصلا ناوي ستورما نازل ستور مناوي؟ ستورم. بخوي لك تاوي ناوي ستورما. وأنا بعد تماشي فيديو كد كين أو دويني بان أو ربو. أو ربو؟ بالله. بس كورم قرد دويني أبو. دويني ورد قرد. بالله. زورش مخوش دو تايبته لك نمن. أي ما شاء الله. زور صعب. يا كم زار كبيني تقولت ما شاء الله. عاديكو. أكيد. عاديكو. هذه أواني اللي يبون. أواني اللي يندربون طبعا يعني نامي هيد أسبق. أو بيد. أمن زور أسبم خوش دويتن. لاني أسا 18 صالة وني؟ 8 صالوني. أي ما شاء الله. سباس. لقل أسبا كانت كويسة. الحمد لله. لدويني وهتا أورو وضعي أستور مكوا. صورم والله هي زور باشا لخوي بزيادة. باشا. الحمد لله. الداي. آخر بريم للاي ما يخمني يشتغل بس بابيتو يعني وارد. تدلو حازر كليا. سيو جزر وقندو دوشا وشفتيو هموي. سي جزر قندو دوشا شفتي أو أنا تيكل دك الزلاتة يعني. أنا تيكر يعني أكم كده بي. هذه كده عندي. لا يك ده عندي هذا جنو أشياء ده ما. سن جمع خواردني هي أسبكان. سي. أتو قصد لقل بريز ملا مصطفى عشت كردوانيا؟ بلى. بعد جيب ديني دواي أتوش زياتر بلوم باسكت ستان كرت إيه؟ هنا بزيار جنجلي بانو عاشق من كان أول كاتي ورقرتني أسبكا وينك شو تبو لقل شيخ باوي أو كين يبي؟ أو كاتي كابريم أسبكا ورقرت أو كاتي بريم بليني تدام كأسبكي بلى. لقصة كردن كدويني قصتها كرد. راستا. تقول أو تيقول؟ بخوي بريم كتلفون ما انكر قلتي أتو نابي خمي بخوي قلتي نابي تاو جوانا كان بدين بفرمس قلتي أسبيتني لو بوتي قلتي نابي أتو خفتي لي بخوي وبقري أو دا أمجليرو وعدي في دم كزارة كذي نجريمو وأسبتشي كبيشي قلت أسبتشي دي مرت خفت نابي. أي ما شاء الله. أمج وعدم كده كزارة كذي نبجريمو نخفت الشيء اللي فوق زور سباس. استأذن أسبتيها. استابرم دايموند يك وأوش ورم قطع بوشوا بيش شردم هبو جسمو باي أرى. لخوني هزدي تخونت بيبي يعني. جسمو؟ والله زور دا خانم بيودي تبريم كزنديج بو. دور رجال ورا لانيا أو بوستا كتبوا لإنستا كرديتت وفيديو كشد دقدانا بو. استا تماشي كومنتا كان لكن أو كومنتانا يبوت هاتون. ودياتر زياتر باسي جانا لقى أسبكان لكن إيه؟ باكي. بيشتر كومنتا كان وي حفتر رابردو كجسمو. كأتوليبا إيه لانيا أتوليبا بيعمل با كومنتا كان كده. كجسنو مرت كومنتا كان هموي أو بندان قد بتصاوت سوا هبر راستي جسنو نخوش بود وهي مرت يعني بتصاوت سوا بو والله يعني لنا كابو مردنا كي اشتكى بخوي بيشتر بدم رجع تجي جسنو بمرت نوانك معناها وقتي أو أسبا كردي أصلي الرسنا أدلو سبينك بان ساعة بين زستيش تلفون لو دكتورة كان كرد أو هلا بوتا نكسر نصاب ولا خبر كبو سعاد نو أو زابريم هندك دكتور هصابو سد دكتور هنا وسه بس تاع جسمه سابي بس قدر إخوي جورة تازة جسمه رويش قدر إخوة والله أو كابراش نيجود ما شاء الله بس هل أون دقوتي أصلي كردي والله هل أون دقوت يبي دورم أواني أسبكاني إستاي لنيا همو أو زواني يعني أم دنيا دبين يا كم زار بلين ما شاء الله ونيا لنيا والله يلا كومنتا كان بخينين كومنتا كان أو رخوشم بلي هو دارم أمزارة أسبت زوان وتايبتا كتان نخنا بيس ساوي همو كسيك دزاين ما بس تسيا بس همو زارك كاميرا وفيديو كان يدعمني يعني لجيرو بنوسا كعكبلين ما شاء الله إيه إن شاء الله إن شاء الله إن شاء الله أسباس مردني أسبكي بو بخير بو خير وبركة بوتو مردني أسبكي نأخوش بو بلام ضلي بو بخير بوي استا أو خيري استا دويان جسنو دوي بقريتو هل دوتشي محزية
بەس تازە قەدر خوای گەورە جیسن و ڕۆیشت هەروە کە وا دەرگاکەت لێ قەپات دەکا دیانی دیکرد لێ دەکاتەوە جا ئیشەڵە ژوەبی جاری وا هەیە کورتە ڤیدیۆیەک تەواوی ژیانت دەگۆڕدرێت بەو کورتە ڤیدیۆی ئەوەی هەفتەی ڕابردوو کە بە گریانەوە هاتی و چووە سەر لاشەی جیسن و ئەوە هەموو ژیانی توی گۆڕی دەزانی ئێستا بووی بە ترێنێت لەسەر ئاستی دنیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاگات لێەوە نیە هەواڵەکانت بینی ئەوڕۆت کە چەند باسییان کردووی هەواڵەکان وڵا هەندێکیان هەواڵە چی دیکەش هەیە دوایە لێت پشتڕاست دەکەمەوە ئایوەیان نا دەست خۆش کارێکی جوانە مەبەستیشی خەڵاتکردنەکەیە هەمە کەریمە دەڵێت دەست خۆش پێم خۆش بوو دڵی ئەو منداڵت خۆش کرد دڵت خۆشە ئێستا زۆر دڵم خۆشە زۆر سپاسی جەنابی شێخ بابۆ دەکەم لێرەوە ڕێز و سڵام لە بۆ هەیە ڕێزێکی تایبەتیم لە بۆ هەیە زۆر سپاسی دەکەم چای ماز دەکەم خوا بەس بە کامیرە هەردووکمان دەربچی ئەو ملوانکەی چییە ئەوە جیسنووە ناوی جیسنی لەسەر ئەو ملوانکە لە ملی ناکەمەوە ئەوە هەر لە مل دەبی ئارە وڵاتە دەبرم هەر لە ملمە چونکە ڕەبی مەمنون ئەو ملوانکەی هەر بابی خەڵاتی دایتەیان هەر بەخۆی کە جیسمە وەرگرت 12 وەرەقەی لەگەڵ ئەو منیش ئەو 12 وەرەقەم بە خەناوکەیدا قەتیش لە ملی ناکەمەوە سپاس لەنیە هەواڵێکی دیکەم بیست لە ناو سۆشال میدیا بە تایبەت سۆشال میدیای عەرەبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئیمارات ڕاستە پەیزە فەرمیەکان ئەوان بڵاو کردووە کە شێخ محەممەد بن ڕاشد جێگیری سەرۆکی دەوڵەتی ئیمارات و حاکمی دوبەی ئەوانیش بڕیاراندەوە کۆمەڵێک ئەسب بە خەڵات پێ بدەن و سنتەرێکی فێرکاری ئەسب سواریشت بۆ بکەنەوە ئەم هەواڵە ڕاستە هیچ پەیوەندیتان پێوە کراوە لەبارەی ئەو بابەتەوە بەڵێ ئەو هەواڵە برێم ڕاستە زۆر دڵم پێی خۆش بوو کە محەممەد بن ڕاشد تەلەفۆنی کرد کە دیتبووی ئەمن ئەو گریانە بە کوڵی کە لۆجیستنوم کردبوو ئەویش زانی بووین لە تەلەفۆن برێم پەیوەندیان پێکردین و گوتیان دەیەوێ بتاندینێت و چەند دیارەت چیشتان پێ ببەخشێتن لێ زۆر دڵم خۆش بوو و گوتبووی دا هەندێک لە خەمەکانی کەم ببتۆ لێرە ڕێز و سڵام لە بۆ هەیە چای ماز دەکەم زۆر سپاس دەکەم و مەمنونیمە و دیاریەکانیش برێم چەند هەندێک بەخۆی بە تەلەفۆن قسەی لەگەڵ بابەت و ئەتوی کردیان بەخۆی نانە بەخۆیانە بەخۆی نا ئەو جاگوتبووی و فێرگەچ ئەسب سواری و چەند ئەسپەکرد دەدەمێ لێرە ڕێز و سڵام لە بۆ هەیە چای ماست کەینی گەشتی ئیمارات دەکەی پاسپۆرت هەیە یەکسەر بچی ئەوێ و خەڵاتەکان وەڵاهی باجارێ پاسەپۆرتەکەم تەواو بیتن و ئەو جا برێم گەشتەکەی دەکەم پاسپۆرتەکەت یانەی خەریکە دەردەکەی پاسپۆرت ئینشاءڵڵا داواکی زۆر تایبەت لە بۆ نووسنگەکانی پاسپۆرتی هیواداری زوو پاسپۆرتی لە نیای دەربێنێ بۆ ئەوی زوو گەشتی ئیمارات بکە ئارەوەڵا بڕۆ مشکلەشە جنسی عێراقی نازانم چیە مشکلەکە ئینشاءڵڵا المهم زوو بەتەمای ئەو فێرگەیە نایبکەیە چ ئەوەی کە بوو دەکرێتەوە کە بڕیارە گروپی لە نییە بۆ ئەسب سواری هەر بژی سپاس ئەدی بابت خەریکی چی ئێستا بابم وەڵا هەر ئیشی عەداد دەکا لەگەڵ ئەسب سواریش ئەو شوێنی تایبەتی خۆتان لە وەڵاهی جارێ دیار نییە برێم کە فێرگەکەمان دروست کرد نانەوەی ئێستا ئەو شوێنی تایبەتی خۆتان لای ماڵی ئەوانە هاوکاریت بکە و ئەوانە ئادیک و هەموو ڕۆژان کە بابم لە ئێشە دێتەوەس پێشەوەی بام بێت و ئەم یەکەم جا دەچمەکەن ئەسپەکان سێ و قەندیان دەدەمێ جێزەریان دەدەمێ و ئەو جا کە بابم دێتەوە ئەسپەکان دەشۆین و سواریان نانیا زۆر باسی جێزەری دەکەی ئەتوو زۆر حەزر لێیان ئەسپەکان زۆر حەزیان لێیە ئەسپەکان زۆر حەزیان لێیە زۆریش و خاستەم شفتی بە هاوینا زۆر لۆیان خۆشە باشە ئەو ڤیدیۆ کە بڵاو کرایەوە ئەوەی هەفتەی ڕابردوو لە مردنی جیسن ئەوە چوون بۆ بڵاو کرایەوە بۆ چێ وێنەی کرد یەکەم جار چێ بۆ بڵاو کردەوە پێت ناخۆش نەبوو کە بڵاو بکرێتەوە نانا پێشم برم پێم ناخۆش نەبوو ئەمن ئاگادار نەبووم کە ڤیدیۆیان دەکرد بەچی دەهاتی ئەو کاتە بە گریانەوە داهاتی بە گریانەوە کە دەهاتم گوتم بابە تەواو بوو بۆ عەسر گوتم بابە تەواو تەحەمل ناکەم ئەم هەر دەبی بچمەکەن جیسنەوە عەسر هاتین ئەوجا بابم پێشە من چوو ئەخە بام دەیگۆ بابۆ گەرمای هەندە دەگری و زۆریش گەرمای دەبیتن گوتی نا با ئێستا نەبین هەتا تەلەفۆنی لۆ چەند برادەران کرد بوو گوتی با جیسنووی لە لێنیایی دوورخەینەوە نەزانیتن دەرێن بردیتمانە فێرگە چیدا فێر تەعلیم بیتن بەسەمیان گوتویان نا دوای چی پێ دەرێ جیسن و مردیە کو پێی دەرێ چی پێی گوتی
ئەو کاتی برێن پێیان نەگوتم هەتا ئەو دقەی چوومەکەن جیسن پێیان نەگوتبوو لە دوورەوە بینیت جسن و لەسەر عەرض هەر لە دوورەوە کە بینیم جسن و لە سەعەردە ڕاست گریانم هات ئێستا یعنی گریانم زۆر دێلۆی بەس نایکەم لەبەرەوەی ئەو کاتی کە شێخ بابە تەلەفۆنەکەی کرد گوتی وعدم پێ بدە کە جارێکی گریان تەواو ڕۆی گریان ڕۆی وعدم پێدا کە جارێکی ئای سەحات خۆش ئەی ئێستا مەسەلەن زیاتر چ وەختە دەچێ لای ئەسپەکان بە ڕۆژ ئێواران چکە گەرمە دەبی ئاگای تەندروستی خۆش دیوانێ ئاریکو پێم ڕۆژە دوو جارێت ڕۆژە دوو جاران دەچی و کە بووە ئەسر پێشەوەی بە تاتیبا من بێتەوە و لەگە برایەکەم دەچمەکەم لەنیا ئەو پرسەرش لێ بکەم لەسەر ئەو قسانی کە کراون بە چاوچوون و نازان تیکتوکت گوتیان ئەویش نەمایەوە یان مایە ڕاستە کە پاش کە ئەوەی جیسن و مرد ئەسپەکەم ڕاست تیکتۆکەکەیان سووتان دوو نیان هێشت بەتەمایکی بەهێزتر دانێن ئیشاڵە ئێستا چەند تیکتۆکەیە چار پێنج تیکتۆکەیە بنای من بەس ڕاست نییە ئێستان هیچ ئەو تیکتۆکانە ئێستا هیچیان هی من نییە بەس ئیشاڵە یەکی دی دەکڕم با تایبەت کەینێ داوات بم بێمە لای ئەسپەکان هەر کاتێک دەی لە خزمەتت داما ئەو جابەتی دەرەی مەمنون ئەی گیان ماشەڵڵە مەمنون تەمەنێتەیە درێژ بدەیک و بۆڤە و گەل هەسپێتە و تەهۆش هەسپێت خۆهاوە مەمنون زۆر سپاس گەلە بخێراتی لەن مەمنون زۆر سپاس دواتر زیاتر لە سوشال میدیا ئاگامان لە یەکدین ئینشاڵڵا گەلە بخێراتی گەلە بخێراتی هەر بژی لەنە هەمیگە بۆ بێژن ماشەڵڵە